لە کاتێکدا هەوڵەکانی ڕزگارکردنی بوومەلەرزەکەی سووریا وا هەفتەیەکی تێپەڕاند بێدەنگێکی پڕ لە ڕاوچێ باڵی کێشاوە بەسەر ناوچەکەدا لە کاتێکدا سەگێکی گەڕان لە دەوروبەری ماڵێکی وێران بوو لە شارۆچکەی جەبلەی کەناردەریاکە بۆن دەکات بە دار و پەردووی بینا ڕووخاوەکەوە بۆ دۆزینەوەی زیندووماوان چەند کاژمێرێک بەسەر ڕزگارکردنی دوایمین زیندووماواندا تێپەڕیوە لە کاتێکدا دوو کەس لەلایەن ڕزگارکەرانەوە بە تەنها و بە سەرەتاییترین ئامێرەوە توانیویانە لە ناو دار و پەردووی بینا ڕووخاوەکەدا دەریان بهێنن. احنا من أكثر من 12-13 سنة ما إجانا لە ماوەی 12 یان 13 ساڵی ڕابردوودا وەک هێزی بەرگری شارستانی هیچ کەرەستەیەکی نوێمان وەرنەگرتووە تەنانەت مەشخەڵیشمان پێنەگەیشتووە هیچمان نییە ئەگەر کەرەستەمان هەبوایە دەمانتوانی سەدان قوربانیان تەنانەت زیاتریش ڕزگار بکەین. ئەو سەگەی کە ڕاهێنراوە بۆ دۆزینەوەی زیندووماوان بۆ ماوەی 30 خولەک بە دەوری ناوچەکەدا دەسوڕێتەوە بە پەلە دەگەڕێتەوە ڕۆژانە ئەم دیمەنە لە جەبلا بەدی دەکرێت کە هیواکانی دۆزینەوەی زیندووماوان لە ژێردار و پەردووی بینا ڕووخاوەکاندا هەوڵێکی ناومێدانەیە لە کۆی 52 دانیشتی ئەو بینا 5 کە گەڕان تێیدا بەردەوامە توانیویانە تەنها 14 کەس بە زیندوی ڕزگار بکەن لەوانە ژنێک و کوڕە گەنجەکەی کە ڕۆژی هێنی لە ژێردار و پەردووەکاندا ڕزگارکران کە هیوا بەخش بوو بۆ ئەو خەڵکە دڵیان بەوە خۆش بوو کە هێشتا دەتوانن زیندووماوانی دیکە ڕزگار بکەن بەڵام ئەو ژنە لە کاتی گواسەمەی بۆ نەخۆشخانە گیانی دەستدا. أتوقع بقى في أمل لأنه پێم وانییە ئومێد بۆ ڕزگاربووان هەبێت لە ڕۆژی یەکەمەوە هەوڵماندا تا بتوانین زۆرترین خەڵک ڕزگار بکەین بەڵام ئێستا هیچ هیوایەک نییە لە ڕۆژی یەکەمدا تەنیا بەدەست یان بە خاکەناس کارمان دەکرد بۆ ئەوەی بە ئامێرە قورسەکان ئازاری زیندووماوان نەدەین بەڵام لە ڕۆژی دووەم و سێمدا دەستمان کرد بە بەکارێنانی ئامێری قورس تەنانەت بەو شێوەیەش لەگەڵ هەر هەنگاوێکدا دەوەستاین و هاوارمان دەکرد ئایا کەس لە ژیاندا ماوە بۆ ئەوەی بزانین ئایا دەتوانین جۆمان لە هەر دەنگێک بێت. جەبلە دەکەوتە شاری لازقیەوە پارێزگایەکە کە تا ڕادەیەک زۆر لە ژێر دەسەڵاتی حکومەتدایە و یەکێکە لەو پارێزگانی کە بەهۆی بوومەلەرزەکەوە زیانی زۆری پێگەیشتووە. طبعا انت عارف اليوم السادس تقريبا وەک دەزانن ئەمە نزیکەی 6 ڕۆژە ئۆپراسیۆنەکانی ڕزگارکردن لە قۆناغێکی پێشکەوتودان لەم قۆناغەدا تەنها پشت بەو زانیاریانە دەبەستین کە لەلایەن حکومەتی خۆجێیی و خێزانی قوربانیەکان ئەو پێشکەش دەکرێن کە راپۆرت لەسەر کەساونبووەکانیان و شوێنەکانیان دەدەن بۆ ئەوەی بتوانین دەست بە ئۆپراسیۆنەکانی گەڕانەکانمان بکەین. بوومەلەرزەکەی ڕۆژی دووشەمە بە گوڕی 7.8 پلە لە نزیک شاری غازی عەنتابی تووشە کە نزیکەی 40 کیلۆمەتر لە سنووری سووریاوە دوورە بۆ هۆی گیانەدەستدانی زیاتر لە 35,000 کەس کە لایەنی کەم 3574 کەسیان لە سووریادا بوون تەنیا لە پارێزگای لازقیە بە ژێرەی ئاماری دەسەڵاتدارانی ناوچەکە بەهۆی بوومەلەرزەکەەوە لایەنی کەم 638 کەس گیانیان لەدەستداوە. نايم نص الليل الساعة 4 من خەوت بووم کاتێک هەستم بە بوومەلەرزەکە کرد هەمومان خەوت بووین دایک و باوک و براکەم کە لە تەنیشتمەوە خەوت بوو لە ناکاودا بیناکە بەسەرماندا داڕمە من بە تەواوی کەوتمە ژێر دار و پەردووی بینا ڕووخاوەکەەوە هەندێک گەنج خوای گەورە پاداشتیان بداتەوە هاتن بۆ ئەوەی دەرم بهێنن تەنها بە پەنجەکانم توانیم دار و پەردووی بوومەلەرزەکە هەڵکۆڵم هەر پەنجەکانیان بینیم ڕزگاریان کردم و بردیانمە نەخۆشخانە هیچ لەبارەی خێزانەکەمەوە نازانم. قەیرانی وزە سوتەمەنی لە سووریا بە ڕادەیەکە پەیداکردنی زۆر سەختە کەمی کارەبا بۆ خەڵک گرفتێکی دیکەیە و سوتەمەنی بۆ ئۆتۆمبیلەکان دەست ناکەوێت ئەمە شتیمەکانی فریاگوزاری نێودەوڵەتی ناچار کردووە سەر چاوی کۆگاکانی خۆیان بەکاربهێنن وەک بەشێک لە هەوڵەکانی بەهاناوە چوونی قوربانیانی بوومەلەرزەکە. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا.